یەکەم شت من لە جامیعەم بەرەو مەرحەلە 2 ئەڕۆم و هەروەها من لە کۆلێجی وەرزشم، یعنی بۆ مامۆستایەتی وەرزش ئەخوێنم. من پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئێمە لەگەڵ قوتابیە کوڕەکانە تێکەڵاوین، بێ لەوەی تێکەڵاوین ڕاضەکردنمان و وەرزشکردنمان ڕاکردنمان زۆر لایەن هەموو شتێکمان پێکەوەیە، کوڕ و کچ تێکەڵاوین لەو شتە. من خۆم حیجابم، ینی ئەو شتە ڕێگر نەبوو لە بەردەم حیجابەکەم، بەڵام وەکو نەفسیەت هەنێ جار نامرتاحم بۆ نمونە لە بەردەمیان ڕاکەین یان وەرزش ئەکەین یان ئیتر هەنێ جۆری وەرزش وەکو جەمکردن و ئەوانە. ئەمێ بزانم تا چەند گوناحبارم، چی بکەم تاو گوناحم لەسەر نەمێنە، ینی ئەها نەفسیەتم زۆر نامرتاحە بێ هەنێجار، یانی هەستەکەم هەمویان سەیری ئێمەکەن، هەرچەندە یانی شۆم بڵێ ڕێژەکەممان یەکسانیشەوە کۆ نییە بڵێ کچمان زۆر کەم بێ و کوڕمان زۆر بێ. والإثم ما حاك في صدرك، گناه ئەوەیە دڵت پێی مرتاح نییە وكرهت أن يطلع الناس عليه وحەزیش ناکەی خەڵکی بیبینێت، و ئەوەی تۆ باسیەکەی ناشەرعیە، دروست نییە. یعنی بۆ چۆن بڵێ بۆ سەردەمی کەسێک بۆ ژیانی کەسێک کە گوێ بە حەڵاڵ و حەرام نەدا، گوێی بە دەقەکان گوێی بە دەقە شەرعەکان نەدا، دنیای بەلاوە ئاسایی بێ، پێی وایە ئیتر دڵسافی هەموو شتێکە، پێی وایە ئیتر چۆن بڵێ ئەوروپیانە بژیت، کەسێکی کراوە بیت، ئەمە بۆ ئەو ئەبێت. بەڵام کەسێک کە قیامەتی لا مەبەست بێت و بزانێ حەڵاڵ و حەرام چییە و بە تەمای گەڕانەوە بێ بۆ لای خی پەروەردگار ڕازی نییە بەکارێکی ئەوە. ئەسای کاوام لەو بارەیەوە چی بکەم کە سوکونای خۆم زان گوناحبار؟ ئەمە کەوتۆتە سەر خۆت. من پێت ئەڵێم بەکارهێنانی مۆبایل لە 4 سەعات زیاتر خراپە بۆ چاو، عنی بۆ نمونە ئەمەت پێڵم باشە خراپە بۆ بە نمونە پێت ئەڵێم بەکارهێنانی مۆبایل 4 سەعات زیاتر لە 4 سەعات زیاتر خراپە بۆ چاو، خراپە بۆ مێشک، باشە سەروەنەوشەیەکەیە لە سەردەم و چاو ئەو تیشکە ئەیکوژێ و جوانی لە دەسەدەی. من ئەمە چۆن بڵێ ڕێنماییە بە تۆی ئەڵێم، باشە ئیتر تۆ جێبەجێ ئەەکەی یا جێبەجێ ناکەی، من مەسئولی تۆ نیم. تا تێگەشتم، پێیاوەکە و گەشتم.